من نازنی مستەفا بەرپرسی ڕێکخراوی سۆمای چاوانی هەڵەبجەی شەهید ئەمڕۆ هەستاین بە دابشکردنی 100 سەلەی خۆراک بۆ بێنەوایان لەگەڵ 50 کافیلمان هەیە و 50 خانەوادەی تر کە هاوکاریمان کردن بە پارە. خی گەورە جەزای خێرخوازان باتەوە کە ئەگەر ئەوان نەبن ئێمە ناتوانین ئەم هاوکاریانە تەوزیع بکەین، چونکە ئەوان ئێمە بەدەستێکی ئەمانەت ئەزانن، ئێمەش ئەیگەین نەدەستی خانەوادەکان. وەکو ساڵی 2023 ئەلحەمدوللا ئەمە فەزلی خوایە بەسەر ئێمەوە چەندەها چالاکیمان ئەنجام داوە لە ڕەمەزان لە جەژنی قوربان و لە یادی مەولود و سەری ساڵی تازە کە ئەم ئێستا ئەکا ئێمە توانیومانە هاوکاری خانەوادە ئەیتامەکان بکەین بەسەر لەی خۆراک بە جلوبەرگی جەژن بە نەوت ئەلحەمدوللا بە گۆشتی قوربان هاوکاریمان کردوون و بە پارە ئەلحەمدوللا تقریبەن ئەم ساڵ 35 تا 40 ملیۆنمان تەوزیع کردووە بەسەر خانەوادەکانە. پاشەکەوت کردووە هێشتا ئەوان لە قوتی مناڵی خۆیان دوای ئەوە ئینشاءالله خزمەتتانە بین بۆ تەوزیعاتی هاوکاریەکە. کاریان ڕاست بێ وایە هەرمەتی ئەم مناڵە هەتیوانەیەدەن بەشیان نەوڕێ یاخوا و خەیرێکی زۆریان نەگا ئیشەڵڵا و ئیتر خۆیان نەزانن زروفەکەی دنیا چۆنە تا یارمەتی خەڵ و بەن هێشتا هەر کەمەوایە یارمەتی هەتیوبان وەڵا یاخوا بە هەشت جێگەیانێ ئیشەڵڵا و ئەوە هینێکی نەوڕیاگۆست چاکەیەکی نەوڕیاگۆست بۆیە ئیشەڵڵا بەشیان نەوڕێ و کوڕیان نەمرێ یاخوا و حمسە و دایم هەر بەردەوامون لە فەقیرانە ئەگەر ئەوان ئەمە بکەن مناڵی هەتیوی زۆری پێوە دیارراوی زانی یارمەتی بێن. و بۆ هەژارانیش لە مانگی ڕەمەزانە 66 خانەوادە ئێمە هەژارمان بەسەر کردوێتەوە بە پارەی زەکاتی خێرخوازان، چونکە ئێمە کارەکەمان سنووردارە هی هەتیوانە، بەڵام خێرخوازان ئەلحەمدوللا لە ڕەمەزانە ئێمە بەدەستێکی ئەمین ئەزانن زەکاتەکانیان ئەگەین و ئێمە ئەیین بە خانەوادە هەژارەکانیش سوودمەند دەبن لەو جلوبەرگ و خۆراک و پێداویستیانەی کە دێ بۆ ئێمەش ئەیین بەوان کە تا چەندێک بتوانین هاوکاری ماڵەکانەکەین. سوپاس بۆخوا تقریبەن ئێمە 250 ماڵمان بەسەر کردووەتەوە لە جەژنی ڕەمەزان و لە جەژنی قوربان بە هەمان شێوە 100 ماڵمان بەسەر کردوێتەوە بە گۆشت لەلایەن خێرخوازانەوە و ئێستاش ئەلحەمدوللا کە سەری ساڵی 23 مانگی دوانزەیە ئێمە توانیمان لەم کاتە قەیرانەی کە حکوومەت موچەی 3 مانگی نایەوە ئێمە ئەلحەمدوللا لە ڕێی خێرخوازانەوە گیرفانیان پڕبێ، خی گەورە بەرەکەت بخاتە دین و ئیمان و ماڵ و مناڵ و ڕزقیانەوە کە هەمیشە هاوکاری هەژاران و نازدارەکان بوون. توانیومانە 100 سەلەی خۆراک دابین بکەین لەگەڵ هەندێک جلوبەرگە و هەندێک لە یاری و پێداویستی مناڵانە لەگەڵ پارەی مانگی دوانزە. سوپاس بۆخوا کە ئێمە توانیمان داوام لە خێرخوازان وایە هەمیشە ئەوە هاوکارمانن بە تایبەتی ئێستا کە وەرزی سەرماوسۆڵەیە بتوانن هاوکاریمان بکەن بە نەوت بۆ ماڵەکان بتوانین ماڵە هەتیوەکانیش گەرم بکەینەوە، خۆشی و شادی بخەینە سەر لێوی منداڵە نازدارەکان و خوای گەورە خێرخوازان جارجار داوای دوعای خێرەکەن هەر داوایەک و ئاواتێکیان هەیە بۆیان جێبەجێ بکە.